بینەرانی ێژا و قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوەیەکن سڵاوتان لێبێ. خۆشحاڵم جارێکی دی لە پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە. ئەم جارە لە پرۆگرامی بۆ هەمووان باز لە مێدیا دەکەین بە گشتی، بە تایبەتی دەستگا مێدیایەکان لە کاتی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان یان لە ڕوودا و پێشاتەکان کە لە چوارچەوەی وڵاتێکدا ڕوودەدات. بۆ مەبەستە میوانداری بەڕێزان کاک یاسین عەزیز وەک ڕاوێژکاری دەستگای ڕۆیی بۆ پرسە استراتیژیەکان، هەروەها بەڕێز ئەحمەد زایەتەیی بەڕێوەری گشتی کوردستان 24 خات و تەرزەجاف وەک نووسەر و میدیاکار، بەڕێز هیوا مەحموود عوسمان وەک بەڕێوەری گشتی دەستگای میدیایی 964 زۆر بەخێر بێن بۆ بەرنامەکەم. کاک یاسین ئەرکی میدیا هۆشیارکردنەوەی کۆمەلگە و تاک و هاو نیشتیمانیانە گەیاندنی پەیامی هاو نیشتیمانیانە بە دەسەڵاتەکانی یاسادانان جێبەجێکردن و بە پێچەوانەوە. دەمەوێت پرسم ئێستا میدیای کورد و کوردستانی لە چ ئاستێکدایە؟ ئایا خۆکەوەی کە باز دەکرێت و بێسەروبەری هەیە لەناو میدیا دەیبینین؟ کەرەم پێشەشی زۆر سوپاس کاک سهێن جەنابەت لە کوردستان 24 سڵاو ڕێز بۆ میوانە بەڕێزەکان و بینەرانی خۆشەویست. ئەم پێم وایە کە ڕاگەیاندن زیاتر ڕووی وەزعی سیاسی لە هەر ناوچەیەک پیشان دەدا. پێم وایە لە کوردستان کە چۆن بارودۆخی سیاسیمان ناسەقامگیرە، پڕە لە تەشەنوجات و پڕە لە گرژی و ئەوە ڕاگەیاندنەکان وێنەی ئەو گرژیە ئەو گرژەیە کە لە ناو باری سیاسی هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە گواستراوەتەوە ڕاگەیاندنەکان وێ دەبینین لە دەستگا میدیاکان. بەڵێ وێ ئەو گرژیە کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە یان لە گۆڕپانی سیاسی هەیە کە باسی کوردستان دەکەین، بەداخەوە زیاتر دەبینین لە خەمی خەڵک و لە پرۆسە نیشتیمانیەکان زۆر لاوازن ئەو ڕاگەیاندەکان ئەو لایەنن ئەو کێشە و ناکۆچیانەی کە لە نێوان لایانی سیاسی و هەتا کەسایەتی سیاسی هەیە لە ناو حتا ناو حیزبەکانیش ئەوە گواستراوەتەوە دەستگاکانی ڕاگەیاندن کە ئەوە وا دەکە کە ئەو دەستگایانە بەکاری خۆیان هەڵنستن کە وا بکەن ینی زیاتر دوور بن لە خەمی خەڵک، هەروەکو دەبینیم سەرقاڵی ئەو گرژیە و ئەو ناکۆچیانە و ئەو کێشانە من کە لێوان کەسە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان بن. وێ پێم وایە کە ئەگەر بێت و ئەمە وەکو پرۆسەیەکی نیشتیمانی ڕاگەیاندن پێشکەشکەین یان دەستگاکانی میدیا پێشکەشکەین، وەکو واقع لە کوردستان پێویستە کە لایەنە سیاسیەکان هەروەکو پرۆسەیەکی نیشتیمانی تەماشای میدیا بکەن و پێش ئەوەی کە بیر لە بەرژەوەندە تاکە کەسیەکان و حیزبایەتیەکان بکەن زیاتر وەکو پرۆسەیەکی نیشتیمانی تەماشای ئەو دەستگایان بکەن و وا بکە نزیک بن خەڵک تا متمانی خەڵکی بەو دەستگایانە زیاتر بێت و بەرەو پێشتر بچێت. دەست خۆش سپاس کاک ئەحمەد. پێشەوەی بێمە ناو بەرنامەکە لێچێک لە مێدیا کوردیەکان یان کوردستانەکان بابەتێکم بینی زۆر سەرنجڕا شام لۆگۆی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی لەگەڵێکدا نابوو، پرسیاری لە خوێنەران و فۆلۆوەرانی پەیجەکەی کردبوو بەوەی ئایا پێت باشە حکوومەتی عێراق یا حکوومەتی هەرێمی کوردستان سەروەری هەرێمی کوردستان پارێزێت. ئەوە وروژاندنی ڕای گشتیە چ بە بەو دەستگا میدیانە دەڵێ، ینی چەندە پێویستە دەستگای میدیایی لە خەمی پرسی نەتەوەی نیشتیمانی بێت. دەستپێشم بۆیە بۆ ناوە تا باسی بکەی. بەڵێ سپاس بۆ vê derfetê ئەم میدیا کوردی و ئەم میدیاکار کەتینە ڕاوشێکێدا رەخنێ هەمی تشتا دگرین، ینی چ تشت نەموایە کوردستانê ku میدیای رەخنەلێ نەگرتی ئەم ئەڤرکەدی رەخنێ میدیای بخۆ گرین، یعنی ئەم میدیاکار بخۆ رەخنێ دێل ئەدا میدیا کوردی و ئەم بەشێکین شوێ میدیایە ئەم ئەف کەسێ نوکە ئەهەمیات ئەم هەمید vê میدیایدا کارتکەین ئەم حەسکەین ڕؤیایەکە رەخنەیی مە بۆ میدیا کوردی هەبیتن. ئەس بێژم میدیا کوردی بەریکێ بە وەختێ شۆڕەشێ مە کێشەک هەبوو و ئەم لایەنە میدیایدا لاوازین ئەم نەشێنە کێشە خۆیا کوردی گەهینینە ئەو خەلکی کێشەل گەلمە هەیە ئەو خەلکی دەور و بەرێتمە ئەم هەن زیرەک نەبووینە وەکەم لایەنە شۆڕاشی داد زیرەک لایە پێشمەرگاتیە داد زیرەک لایە خەباتێ داد زیرەک ئەم لایە میدیای داد زیرەک نەبووینە کو ملێ پێشمەرگەی و خەباتکار و سیاستمەدارت کو خەبات کردی بوو بکەنە هەندە ئەنجامە
میدیا کوردی لوی آستی نبویه وقتی درفت چه بوی که میدیا کوردی رولوی بیت و بشتن کش یعنی کشت ما آن او خلقت ما نگهشتی بجا خلق عربه خلق ترکه خلق فارسه خلق اجنبیه میدیای کوردی نەمانتوانی وە خەڵکی خۆمان شینا وقتی درفت بومد چه بوی ام کشا خوب گهینین ام روی گشه کرد و کردستان گهینه خلقی بداخه برواجی ام هاتین ما کشت خوب بخو کردن کشه خوب بخو کرده کشه یعنی هند بحث هند ام قال خو آخفتين هند ميديا كردي قال خو آخفت حتى راد تربوني نعم شنا مرحلة بشتي تربوني جي حتى مرحلة كو خلق يتربوي كو خبطة ميديا كردي كده ميديا كردي چه بيجيت كاتنا ما تواني وبزماني بيج قال كردي بيامي املاتا امن او كما شكا قال كمازنا ازدما اداء ميديا كردي ناف ما بخوب خدا كامشينا بجهينا چراده ميديا كردي اشياي هاولاتی کرد به متمانه بکت متمانه لك نهلید کرد و کردستانه طبعا ما ترشيك قلق مازنه از نایم بيجم رول دسالاتي چیه رول اپوزیسیونی چیه ما فقای بحث ميديا هكر دسالاتي يعني اگر بيت بشك هكر اپوزیسیون اگر بيت بشك هكر نویسر اگر بيت بشك ميديا اول قال خلقيت اغفيت اول قال جادت اغفيت رولكي سركي هوية براش كرنا كرد و كردستان النكاولاتي كرد ولادانا متمانه نكاولاتي كرد كردستان اف روشا ميديا پیدا كري الكردستان ميديا چجها او قال ولات خونا كريه او قال خونا كريه اف روشا ميديا كردي كردستان پیدا كري از بارناكم هر دولتك ورا ميديا بخينه ام بغدا ميديا کا کاریگریا و ميديا سروي حالاتيان سروي ولاتي کاچ بویه ام همی زانین کو دیک آزادیه کو امریکایه یعنی حکم رو جاره که بحث آزادیا روزنامه گریت کرد آزادیا را در برینت کرد امریکا بیت قدوه بلام سردمی ترامپ بینی من وقتی ترامپی ویای هند تصریحات بدت یعنی او تصریحات بونه اگر پیدا کنه گره شوینت ناف جاده دا هندک تصریح بونه رئیس امریکا جیبوتی وقتی دا همی دستگاهت میدیایت امریکی برهات نگرتن فیسبوک و تویتر پوست توینا بلاوه کرن میدیا تیوی یا یعنی کسی او مسئولیت نراکر کو مسئول او يعني تحمل او مسئولیت نکر کو تصریح که ترامپی بلاوه بکرد چگو کاریگری که خراب لی ویری از کردی بجمته کردستانه بابي مولات هذا بو دواتر بقول ترزخان جوزيف جوبلس وزير الراجعاني سردمي نازكان ساعة وقت حكمراني هتلردا الله دزگاه شي ميدياي بيوجدان مديا كومالگي شي ناو شارت بو چه دكم دوري كومالياتيو او دزگاه ميديا انا كاو بيسروبريكا لالان كاغياشينو كاغ احمدو باسكرا چند کاریگری هي لسر دروني كومالياتي لناو كومالگدا سپاس کاک سهین نک درونی کۆمەڵایەتی ناو کۆمەلگا ڕاستیەکەی ئەو ئاشتیە کۆمەڵایەتیە کە ئێمە لە کوردستانە شانازیمان بە هەندێک بەها کردووە بە هەندێک گەورە و بچووکی کردووە بەوانە ئەوانە کەوتونەتە ژێر مەترسیەوە لە ئێستاە کە ئەبینی ئێمە بۆ نمونە دەستگایەکی وەکو کوردستان 24 ئێمە ئەڵێن چەند ساڵێکە لەوانەیە بۆ تەمەنی ئێمە دیار نەبێت چەند ساڵە دامەزراوە بەڵام دەستگایەکی وەکو کوردستان 24 بۆ گەنجێک سیرکە لەگەڵ یا گەورە بووە ئێمە هەموو 18 ساڵ جارێک مناڵێکی بچکۆلە ئەبینە بەردەمی سندوقی دەنگدان یەکێک لەو شتانەی کە من خەفەتم پێ خوارد و هەستم کرد ئەنجامی ئەم میدیا بێسەروبەرەیە کە زۆر و بۆرە هەموو کەسێک کە توانێت لە پیجێکی فەیسبوکەوە لە هەموو ئەم شتانەی کە هەیە ئەم ئەسبابی تەکنەلۆجیایە ئەتوانێت بۆ خۆی میدیایەک بێ بۆ خۆی ینی قسەی تیا بکە بە باش بەخرا بۆیە ئەو ئەرکەی کە دەستگا جددیەکان هەیەە زۆر قورسترە بەڕای من یەکەم جار ئەبێت ئەمانە وەکو تەگەرە لا ببرێن هەندێک یاسا و ڕێسا هەبێ من و هەزارانی وەکو من دڵمانژانەکە کە تۆ دانیشی لە کاتێکا کە ئەتەوێت ڕەخنە لە دەسەڵاتی سیاسی خۆت بگری ئەمە حەقی هەموو تاکێکە هەمومان ڕەخنەمان هەیە هەمومان گلەیمان هەیە بەڵام نەت
خەتی سوور بێ کە تۆ بێ مقارنەیکەی لەگەڵ سەدام حسێنەوە بڵێیت ئەو باشترێک بوو نەخێر ئەمە لە ئەڵمانیا بوێرە باسی هیتلەر بکە بوێرە باسی ئەو بکە باسی نازیەکان بکە ناوێری ناکرێت هەندێک خەتی سوور هەیە دەبێت بپارێزرێ ئەمەیە بەها کۆمەڵایەتەکان ئەپارێزێ ناکرێ مناڵەکانی من کە تەمەنیان ئێستا گەورن گەنجن لە بیستەکانان بکەوێتە مناقەشەوە لەگەڵ کەسێکە لەسەر لە ناو تویتەرە ئەو پێی بڵە سەدام باشتر بوو ئەمیش بە دوای ئەوە بگەڕێت چۆن بۆی بسلمێنێ کە سەدام باشتر نەبووە لەمان ئەمە نابێت تەنانەت جێی باسکردن بێ لەیەکێک لەو بایکۆت و خۆپیشاندانانی سلێمانیە ئەوەی کە من دڵم ژانی کرد بۆی کە قسەی لەسەر ناکەین بۆ ئەوەیە کە نەڵێن ئەمە لایانی ئەملا ئەگرێ و ئەمە ئەڵێ بام عاش نەدرێ و ئەمان ئەها تێکەڵتەکەن کۆمەڵێک میدیای چاواشەکار هەیە پێت ئەخزێن نەناو ئەو یاریەوە تەلەبەیەکی شەشی ئەعدادیە کە چۆن قسە لەگەڵ وەزیری پەروەردەکە یعنی ئێمە لە جیلێکە گەورە بووین فێر بووین کە چۆن ئەمە گەورەترە لە تۆ نابێت قسەی پێ بڵێ بۆ تۆ نییە ڕێزی گەورە و بچووکی هەبوو یعنی شتێک هەیە لە گەورەی و بچووکیە کە نەماوە ئەو نەمانە ئەم میدیا چاواشەکاریانە تاوانبارن دواتریش دەستگا جددیەکانیش تاوانبارن بە جۆرێکی تر بەو جۆرەی کە لە باتی ئەوان بێن ئەمان بچووکەنەوە و تەحجیمیان کەن هاتوون ئەمانیش کەوتونەتە ژێر کاریگەری ئەوان بە دوای ڤیو ئاگەڕێن بە دوای لایکی زۆر ئاگەڕێن بە دوای فۆلۆوەرز ئاگەڕێن بۆیە کە تۆ کاتێک قسەیەکی جددیە کە ئێستا من ببینە سبەینە بزانە چی کراوە بەمانشێت قسەیەک کراوە بەمانشێت کە من لە ناو ئەو پۆلە قسەیە ڕیزێک هەڵەبژێرن ئەها ترک بۆی بیکەن بە ترند وایە ئێمە وای لێ ناکەین ئێوە وای لێ ناکەن لایتر وای لێکا خۆمیش ئەڵێم بەڵام ئێوە بێ ڕێگری لەوە بکرێ بە یاسا بە ڕێنمایی بە هەرچی شتێک ڕاست کاگی وای ئەمە لە هەرێمی کوردستان 4 پارێزگا 4 شاری نزیک 50 کەناڵی ئاسمانیمانەیە 200 کەناڵی ناوە خۆمانەوە بەس وەکو تیڤ بێزگە لە ڕۆژنامە ئەلکترۆنی ئەو هەموو پەیجە لە سوۆسیال میدیا شتێکی باشەوە لە 4 پارێزگا 4 شار ئەو هەموو کەناڵە 50 کەناڵی بەس ئاسمانی نێزیک 200 کەناڵی لۆکاڵیەوە بەس تیڤ بێزگە لە بینرا و رادیۆ و عرە بەڵێ ئەڵڵاهومە زید و بارێک یەک هەنگاو حەزەکەم بگەڕێمەوە بۆ دواوە میدیای کوردی بە درێژایی مێژوو با بڵێن لە پێشنەوە یەک تا پێشنەوە یەک ئەوەی کە دەوری ئەوەی کە کردوەتی هەستی خەڵقی هەستی نەتەوەی خەڵقی بەرز کردووە ئەوە یەکێک بۆ لە ئیشەکان هەواڵی کە میدیاکانی دنیا باسیێن نەئەکرد ئەو هەوڵیە بە ڕۆژنامەی بەسیت بێت بە بەیان بێت بە هەر شتێک بێت توانیوێتی ئەو زانیاریانە بدا بە بگەێنێ بە ملەتی کوریا ئیزگەی بەسیت کە هەبوو ئەوسا لە شۆڕش نەوە تو یەک هات لە خۆراغە تازەکە کورد کەوتە بەردەم دوو مۆدل 2023 لە بەغا عینە شت ڕوویە دوو نمونەی ڕۆژنە میدیایمان هەبوو میدیای شۆڕش کە ئەویش بە شێوەیەک لە شێوەکان میدیایەکی پرۆپاگاندەیە یعنی ئەتوانی وەکو پرۆپاگاندە بەکاری بێنی ئەتوانیت وەکو شتێکی با بڵێن ڕاستیەکانی کە لە شوێنی تر باس ناکرێت لەویا باسیکەیت لەگەڵ ئەو نمونەی ترکە هەبوو لە دەرەوە کە هەموو سیرمانە کرد BBC بوو VOA بوو مۆنتی کارلۆ بوو کە ڕۆژنامەگەریەکی زانیاری بوو زیاتر لە عێراقا میدیای بەعس هەبوو کە میدیای دەسەڵات بوو میدیای پرۆپاگاندە بوو ئێمە نەوەیەک کە هاتین وەکو میلەت 2023 لە بەغا لە بەردەم ئەو دوو مۆدڵە بووین چونکە دەسەڵاتی سیاسی لە کوردستان لایەنی حزبی بوو ئەو مۆدڵەی لێ نزیکتر بوو بەڵام چی کرد ڕۆژنامەکە هەبوو باسی سەدامیە کرد باسی حزبی باسیە کرد باسی ئینجازات و شتی باش و شتی ئەوە چوین ئێمە تەوان لەگەڵ ڕێزمە بۆ هەموو لایەنە سیاسیەکان ناوەکانمان گۆڕی ناوی حزبەکە ناوی شەخصەکان ناوی ئەوەی تر بەم ئەسلوبە ڕۆشتین زۆر لە ئێستا میدیای رووسیا ئەچێتە گە سەیری بکەیت با بڵێن میدیایەکی پرۆپاگاندە لە هەمان کاتە بۆ وەزعی کوردستان نەئەگونجە چکە زیاتر لە یەک دەسەڵاتی سیاسیت هەبوو
لایەنی جیاوازە بوو هەر لایە بە خۆی بینی کە ڕەوایە ئەو ئەبێ بەو شێوێ بکە ئەمە لە گەورەکانەوە ئیتر ئێستا هاتۆتە سەر ئەم فەیسبوک و تویتەر و ئەم جۆر ینی کولتوری میدیا بۆتە ئەوە لای ئێمە کولتوری پرۆپاگاندا بۆیە گەنجێک زۆر بەڕەوا ئەیبینێت کە ئەم شتێک ئەڵێ ئەو نە عکسەکەی باسەکە ئێمە نەچوین بۆ میدیای زانیاری ئێستا ئێمە لە 1964ەکە سێریکەیت یەکەم شت کە کردمان چی بوو بەشی بیرروڕامان لابرد ئۆپینیەن نییە بڕۆ بە زانیاری دەسەکەوێت لێە فلانشت چی بوو چی ڕوویە خەڵق بۆ میدیا پێویستی بە زانیاریە پاش ئەوە پێویستی بە ئینترتینمنتە ینی با بڵێن ئینترتینمنت کات بەسەربردن ئەوجا فێربوونی شت لە BBC شیعارەکەیان سێ وشەیە to inform زانیاری بدە to educate to entertain بەس ئەم سێشتەیە ناڵێ ئەمێ ڕەئی ئەمە لە شین بکەمە سوور یا لە سەوز بکەمە زەرد یا لە زەرد بکەم بە سەوز میدیای ئێمە بەداخەوە پارە زۆرەکەش تەبعاً لەو میدیایانە سەرف کراوە کە ئەو بە ستایلی پرۆپاگاندا ئیشیان کردووە و هەوڵیشمان ناوە بە درێژایی ساڵان خاستن پاش 2023 کە پارە زیاد بوو هەمان پارە بخەینە ئەو میدیایانە کە کاری پرۆپاگەندە بکە بەڵام بە ئەسلوبێکی تۆزێ قات و ڕیباتۆک و کاگاسین دێمە لای جەنابەت لە 2000ەوە دەتوانین بڵێن بە دیاریکراوی هەندێک کۆمەڵێک کەسایەتی وەک لە چوارچێوەی ناوی ڕەهەندەکان و بیر بۆچوونی جیاجیا هەتا گەیشتە قۆناغی 2009 و دامەزرانی ئۆپۆزیسیۆن تەوان ئەوانش کەناڵ و دەستگای خۆیان هەبوو میدیایی دەمەوێت لێت پرسم تەندروست بوون مێدیاکانیان تەندروست بوو یان ئەوەی ئێستا ئێمە تێکەوتوین بەرهەمی ئەوانە کاکسێنم باسم کرد لە سەرەتا کە بەداخەوە با بڵێن فاعلی سیاسی لە هەرێمی کوردستان نەیتوانی ڕاگەیاندن بە جۆرەی وا پیشاندایان بێت زیاتر مەستەمەزانێکی بوو کاگاسیم وی لێ هاتووە لە بەغدا چێ سوکایەتی بە کورد و کوردستان دەکا ئەو کەناڵانە ئیسفادەی لێ دەکەن یا لە ئێرانەوە یا لە تورکیاوە لە هەر زمانێکی دیکەی غەیری کورد کە سوکایەتی بە هەرێمی کوردستان و ئاڵا و پیرۆزیەکانی ئەم نیشتیمانە دەکا دەیکەنەمانشێت بۆ نمونە دانەیەکە بوو لە مایکل ڕوبن بەردەوام وتارەکانیان وەردەجرایە سەر کوردی ئەمە لە تەلەڤیزیۆنەکان جەناب دەزانێت کە زیاتر لە تەلەڤیزیۆنە عەرەبیەکان بەرامبرم شرۆڤەکاری عەرەبیە بە تایبەتی لایەنە شیعەکان کە دەردەسن ینی کەمە چاوپێکەوتنەکان یان قسەکانمان تاوا دەبی زۆر برادری خۆ نزیکیانی دەڵێ هەندێک شتیان زیاد لە حەت بەرگریتان لە ئەوەی نەکردن کاکە ئێوە بەرامبەر ناناسن سان ئەگەر دژمنی خۆی نەناسی ئەگەر ئەو دژمنەیە کە چاوەڕێی یەک وشە لێ دەکا کە بیکاتە فرسەت و بیکاتە ئەوە ناکە ئەمن ئەگەر بێم لە دەستگایکی کوردی باسی ناوخۆی کوردستان بکەم گلەی دەکەم لە حیزبەکان لە زۆر زارەتوان بە زیاتر بچمە پێش بەڵام کە دەزانم دژمنەکە لە بەرامبرم ئەو دژمنە نەک دەیەوێت لایەنەکی سیاسی کە مثلا فلانە کەس یان فلانە کەس خۆشی ناوێ یان ڕای لێ نیە لایەنە سیاسی دەیەوێ هەر وەکو کوردستان لە ناو ببە ئەلێرە ئەمن هەز بە پرسیارەت دەکەم کە کابرای بەرامبەرم دەوێ ئەوە بکە پێویست ناکەم خۆم خەریکی هەندێک ینی مەسائلی وا بکەم کە بەزدی بەرامبەر ئەوەی ئەو ڕەهەندە گەورەی کە کوردستان قواری هەرێم بپارێزین بچم خەریکی وی بم یان بچم وڵا ڕاست دەکەیت چکە بەداخەوە من زۆر ینی هەموو دۆست و برادەرین جەناب دەزانمە لە گروپاتین ئەو کوردانی کە لە کەناڵە عەرەبیەکانیش دەردەچن پێیان دەڵێن کاکە وەندە دڵتان خۆش نەبی فلان فیسار کە کەناڵێکی لایەنەکانی ئەوانەی کە نەیاری کوردن دەرتان دەکەن و پاری باشتان دەدەنێ و یان گریشتان پێ دەدەن یان زۆر فەڵۆشتان لۆ پەیدا دەکەن بەڵام ئەوە وەکو تێکردنی ژەهرەکە لە ناو ئاوەکەی کە لە پێشتی دانایە ئەو ژەهرەکەت پێ دەخواردەوە دوایش دەشیکاتە نمونە خۆ ئەگەر فلان و فیساری سەربلایەنێکی لەو لایەنانەی کە نەیاری کوردستان قسام کە زۆر جێ نادەنێ بەڵام کە ئەمنەکی کورد کە لە هەولێر یان لە سلێمانی یان لە هەر جێشکە یان لە دەرێ بە ناوی کوردێک یان وەکو شۆڕڤەکارێکی کورد قسان دەکەم ئەو بابەتەی دەین و زۆر بەداخەوە بە زۆرێکی زۆر ناشرین بەکاری دەینن دژی کورد دژی پارتی یان یەکێتی یان فلان یان فیسار بەکاری ناین بەڕاستی چکەمە لە ناو بۆرەدۆخکەین لۆ ئێمە زمانی ڕاگەیاندن یان زمانی قسەکردنمان بە جددی کە ئەگەر لە ناو خۆ قسان دەکەین وەکو کورد گلەی لە خۆمان دەکەین وەکو ناو ماڵ هەروەکو ناو ماڵی خۆت ینی ئەوە
و لە دەرەوەش دەی بە زمانێشتر قسام بکەی ئەمن کاکیوە ئەو 1960 زۆر جار ینی دەبینم ئەوە دەکەم ینی تابعی دەکەم ئەوە دەکا ینی ئەو لایەنەی مراعات دەکە با بڵێ چکات و کاگە لە بەلایەنە چیوا قسەی بکەی دەچمەوە لای کاگ ئەحمەد بەو پێی ئەزمونێکی زۆرت هەبوو لە مێدیای پێشگە لە کوردی کاگیوا باسی دەستگای BBC کرد دەمەوێت بزانین ئەو پرەنسیپانەی کە لەو دەستگا جیهانیانە عەرەبیانە هەیە لە بەرابەر نیشتیمان و ئەو کەم و کوریانەی لە نیشتیمانەیە ئەوانی جووا بوون پیشانیان دەدا بۆ وڵاتانی دەرەوەی خۆیان بۆ نمونە جەزیرە ئەگەر کێشە هەبا لە قەتەر پیشانی دەدا بۆ وڵاتانی دیکە ئاخفنا کاک هێوای گەلک ئاجان بوو وەختێ بەحسێ زانیاریا کردی میدیا زانیاری طبعا زانیاریشی هەمی هەندێجا وەختێ بێنە زانین ڕەنگێکی وسەت نافمەر کوردستان تێتە بەڵاوەکردن و کاریگەریەکە خراپ سەر بینەری هەبیتن ئەدێم بەحسێ خاڵەکە گەلک گرنگکەم ئەم میدیا کوردی چەند قویناغا ڕایەبووری بچێکی کاک هێوای بەحس کرد میدیابەری کانۆتۆیەکی کامشین بێژین میدیا شۆڕەشێ میدیا پشتی نۆتۆیەکێ هەکەم کەنە 10 ساڵ تقریبا ئەمێتاتینە 10 ساڵیا چارێدا 10 ساڵیا ئەولیا خلاص بوو یا دوێ خلاص بوو یا سێژە خلاص بوو ئەم چوینە 10 ساڵیا چارێدا 10 ساڵیا ئەولی میدیاکە حزبی بوو یا بەحت ئەچێن بێژم شۆڕەشێکت مەجالی میدیا کووردا چێ بوو بە سلای ژمارەیی بە شلای مەختب عربی بێژین شلای کەم میوە ئەم بووینە گەلک میدیا بەس نەشلای کواڵەتی و نەوعی بە ئەم تڵاواز بووین میدیاکە حزبی حتا 2001 پشتێنگی خەڵک تێر بووش میدیا حزبی محاولە کرد میدیاکاتی دەرکەویت گوتە میدیایەکە گوتی ئازاد ئەفخۆنێ ئازاد بوو یعنی ئەم شێن بێژنی ئەهلی بوو کۆ جرئەت ڕەخنێ لە دەسەڵاتی بگریت بۆ مۆدێلەکەوژی کاریگەری خۆها بۆ تاڕادەکە حتا ئەم هاتینە 10 ساڵیا سیێ و تەقلیدا نموذەجێ میدیاوەکی جەزیرە و عەرەبیە و ئەو کەناڵی دی CNN و BBC ئەوە میدیا ما کردیم ینی پێکۆل کرد چاف وان میدیا بکات بەس ئەدە چ بێژ ئەدە جیاوازیەکە گەلک مەزن ئینم و یا گەلەکە بەرچاف ئینم و گەلک جیاوازیەکە مەزنە میدیا کوردی پێنە حەسیات ناوبەرە ما ئەو میدیا تەقلیدا جەزیرە و BBC و عەرەبیە و سکای نیوز و فۆکس و نزانم چه هەمی جیهانی جیاوازیەکە گەلەکە مەزن و میدیا کوردی ئاگەهلێنینە ئەو میدیا بەحسێ کێشێت دەرڤەی خودکات و ئازیرینیت و مەزنت کات نە بەحسی کێشت ناف خودکەتن کێشم ئەدێ نموداجەکەین وەکی جەزیرە و 20 ساڵە لێرە کار کردە قەتەری دەکرد جەزیرە بجرئەت بەحسێ کێشت هەمی جیهانیا کردی دەوروبەرت خۆ قڕەکەیە کردی بەس بەحسێ نافخۆ نەکردی هەرچەندە کێشت لەسەر وڵاتان ڕایگشتیشی دروست احتیمالات نافێدات کێم بن بەس چرا بەحس نەکرێ وەختێ ماترسی هاتیە سەر قەتەر و خوددانە جەزیرەیە کو مصر و سعودیە و ئیمارات و بەحرین حیسار دانا سەر قەتەر جەزیرە تاکە چەکێ دەوڵەتە قەتەر بوو کو بەرەڤانیەش قەتەر بکات دەست بەردار بوو هەمی تشتێتی بەس ئێک ئارمانچە بوو میدیامەیە کوردی بەروڤژی تەمامەن میدیامەیە کوردی بەس بەحسێ مەی نافخۆیت کەتن وەکی چاکوچێکیە بەردەوام هەڕوو ئەم سەری خوددەین حتا کاری دیمەکی گەشتە چه ئەنجام ئەف جیاوازیەت ناوبەرە میدیامەیە کوردی و ئەو میدیا کاکێوای بەحسکردی میدیای زانیاری کول هەمی عالەمەیە هەی بەڵام حتا زانیاریژی وەختت بێتە مەترسی سەر ئەزمونامەیە کوردی بێت ئەمەشیار بین ئەس هەندە نمودەجا بێژم بە پەلەیت میدیا کوردی ئێک دێخۆ کوژیت حالەت انتحار هەمی جیهانێ خەڵک خود کوژیتن بەس چ جارە نابیتە بابەتێکی وسە ئازراندی تو SNG خۆ بەبەر دەرگەهێ ماڵاوی ئەوی خۆ کوشتی دەیکاویت کە دەگەری هەوارێت کرد سەراچش بەرچ ئەو پرسیارت محکەمێنە نە پرسیارت میدیایەنە هەمی ئەvە چ پەیدا کەتە حالەتە دێ بەربەڵاو کرد چونکو دەبیتە حالەتێکی سروشتی خۆ کوشتن دەبیتە حالەتێکی سروشتی ئەفێک خۆ کوشتی سەرا کێشەیەکی ئەمانە ئێکی دویست وڵامیژی کێشەکە شتیویە هەی هەڕوو ئەسەر شەشە فلان قەناتی بین خۆ کوشت مژی ئەو کێشای ئەجی کەشمە تو حالدا ئەژی خۆ بکوشم دیارە بە قورتالبوونەکەش بێ کێشێ جورئەتە خۆ کوشتنێ ئۆتۆماتیکیان تو دڵنی کاوڵاتی پەیداکەی گاندالی و دزی و گاندالی ئەف بەحسکردنا هوسا بێپەردە
و بێ سنوور و بێ بەرپرسیارەتی وەلێتکەت خەلکی me کوردستان بۆ هاوڵاتیە کورتوسە هاتەوێ نەکردن و خراپترین جهل vê cîhanê diziya şemiyan mastervêrê tê tekirinê gendala şemiyan mastervê faşiltirîn tecrübe me ya hey ji ber hindê hek hudûd bêne vekirin hemiyê lê digerin kaça dergehek dêve bî teqiyê çît dünyayê ev êkiş karîgeriyê xirabê vê mîdyaya va 10 salê sê ku peyda bûyî Kurdistanê nûk em çûne 10 sala çarê da ku qînaxa sosyal mîdyayê ye ew jî dîsa berdewamîbûna va 10 sala mixabin û matrşiyê wê çi ne ez bi matrşiyê wê gelek mezinin yani eşin bêjme te çend cara يعني ده صالي سيم قواصل ده صالي شوارم şandêt ejnebît êne Kurdistan 24 gel metrîn nexare êkem pisya şmetken çi ye erê azadî rojnamegerî Kurdistanê heye pisyara wana ez bêjimê azadiya rojnamegerî ya hey ta radê yani xirab bikarhînanê خراب وكرن مشکل me ne azadiya rojnamegerî ye mişkila me berpirsiyaretiya rojnamegerî ev rike min dezgaheke ragihandinê hey erê ez berpirsim beramber witara xwe ew witara min çi karîgeriyê diketil xarê nav hawlatî da karîgeriya baş an karîgeriya xirab ez 20 sal Cezîre bûm gelek cara gazên rexnel mit hate girtin got tu rojname vanekê profesyonel nînî çiku tu hemî tişta behs nakey min got ez ê müsteet nînim amade nînim rojnamegerekî profesyonel bim ser hisêba bêsimetkirina Kurdistanê داش خوش جيش نص زكت كاجيوا تەرزەخانی پێش كاجي ياسين قسيش قرد قينا دو ايدي ملاك ترزخان كاجي ياسين قسيش قرد سرنزي راه الشامبوي دي كما برسيار بوتو بتي زور جار لبرامبر شروع كاراني عرب دادن يشم مناقشه لقل دكم ولا مددن ودن كاكا برادراني خوتان وادلن ولا تاني دراوسي وتهبتي واني ك حزيان نشك سيناني هرمي كردستانا چەندە ئیسفادیان لە مێدیای کوردی کردووە بۆ گواستنەوەی زانیاری و لەم حاڵی پێماڵێ چەندە مێدیای خۆمان وەکو سەرچاوە بەکارێن کە دژی خۆمان کار دەکات من بەڕای من زۆر کەم چونکە کوردی نازانن میدیاکان و ئێمە شتی عەربی وا بە خۆتمان نییە تا ئێستا کە باسی وەزەی کوردستان هەیە کە کوردستانەکە ئەمە لەلایەک نەعەربی نە ئینگلیزی ئەمە نەمانتوانیوە پەیامی یاخود وەزەی کوردستان بگەینە دەرەوە ئەمە وەکو میدیای کوردی بەڵام بینەوە سەر پەیامی میدیا بە شێوەیەکی گشتی بەداخەوە ئەو 40 ساڵی 40 ساڵ ئەوەی کە کاکزاویتی باسی ئەکات تا ئێستا ساغ نەبووتەوە کاری ڕۆژنامەوان چییە بەشێکی گەورەشی هی دەسەڵاتی سیاسی کوردستانە بەڕاستی ئەتێ ڕۆژنامەنووسێکی باشی لە شوێنی باش ئیشە ینی خەریکی ئەوەی ئەتهێنێ وەرە کاکەوە دەستگا ئەمە شت ئەمە پارە ئەمەوە بڕۆ پەلەماری ئەو بەرم بۆ بە لەو بەریش عینە شت پەلەماری ئەو بەر بە ڕۆژنامەنووسەکە ئەبێتە بەشێک لە سراع سیاسیەکە ئەیتر ئێستا هەمووی وای لێ هاتووە بەڕاستی پیشەکەی نامێنێ نییە ینی بۆیش کەسە دەوری ڕۆژنامەنووس کە ئەچی لە شوێنێکی شەڵێ زانیاری بدە زانیاری تەواو بە بینەر بدە بە جمهورەکەت بەڵام بۆ ئەوی زانیاری تەواو بدەیت ئەبێ زانیاری تەواوت پێ بگە لە دەسەڵاتەوە من کە ئێستا دەستگایەکە بینم باسی گەندەڵی خۆکوشتن زۆر زانیاری هەیە ڕۆژنامەنووس دەستی ناکەوێت کە دەست نەکەوت کە ئێستا تۆ هاتی شتێکت لە من داوا کرد زانیاریەک و نەمایتێ ئیتر تۆ ئەکەویتە تەحلیل ئەکەویتە بوندی پرۆپاگاندا ڕاستەوە دروستە بەڵام ئەگەر پێ بڵێ من بکەم مەشرۆڤە تێگەستە ئەمە ئەگەر ڕۆژنامە نووسێکی پرۆفشنال بیت کار لەو بابەتە ناکەیت تا وازی لێ بێنە هەر ئیش مەکە بەڵام ئەگەر بتەوێ هەر بمێنیتەوە بەڵ ئەگەر بەشێک نەبی لە پرۆپاگاندای لایەنێکی سیاسی ئەچم بە دوای زانیاریەک دەسم ناکەوێ مەسئولەکە ئەڵێ بڕۆ وا بنووسە یان وا بکە بەداخەوە سەرچاوەیە کە نەیویست ناوی ئەڵێن ئەوە بەوەیتە هەردوو لە ئەمە ئیشی ڕۆژنامەنووسەکان نییە بەڕاستی ئەمە ئیشی مەسئولە حزبیەکانیانە باشە لێرەدا یاساداوە کاری گشتی نابێت ڕۆلی خۆی هەبێ نابێ بە دووادا چوم بکەن سنووریان بۆ دابنێن ناتوانێت چونکە بە دوای ڕۆژنامەنووسێکی ئەم تایپە بڕوە مەسئولە حزبیەکە تەلەفۆنێک بۆ یاساکەکە کابرای یاساکە و پێ ئەڵێ ئەوە واز دەبێنەوە ڕەتی بە خۆمانەوە هەیە
ئەو بەڵا کێشەیەمان هەیە ینی میدیا بۆتە دووشت لێرە بەڕاستی جەماعەتێک کە ویستیان ها نەوە میدیایە بکەن ئەوانیش بوونە ئۆپۆزیسیۆن یەکسەر و ڕەخنەگر و ئەوەی کە کاک ئەحمەد باسیەکە جەماعەتێکی تریش بەشێکە لە ئەجندای سیاسی لایەنێکی سیاسی ناتوانێت لی دەرچێ بۆیە ئێستا ئەو ڕۆژە لە ڕوودا و باسمانە کرد باسی فیک نیوز باشە ساختە هەواڵی ساختە و فیک نیوز ئەوەی کە لەگەڵ ماڵی شەهید پێشڕە و دزەی کردیان و ئێران کە چوو شتی هەواڵی ساختەی هێناکەوتی ئەوە لەگەڵ ئیسرائیل و مۆساد و ئەم شتانەیە وتی بۆ چۆنە بێشتێ ئێوتم کاکە بۆ نابێ ئەگەر حیزبەکان هەریەکە پەیج و فەیسبوک و تویتەر وشتی هەیە سێبەر کەس نایان ناسێ بێدایک بێ باوک لاپەڕە بە ناوی میدیا ئیشەکات و باسی لایەن هەمووی فەیک نیوزە باسی ئەم و ئەو ئەویشە چی عینەشت بۆ کە تۆ خەڵقەکەت ڕاهێناوە لەسەر فیک نیوز فێرت کردووە فیک نیوز وەکو ڕاستی وەربگرێ نەت کردوتە شتێک کە مەمنوعە نابێت ئەم جۆرە هەڵسوکەوتە هەبێ لە میدیا ئێک ئەوە نەبوو ئەکەوێتە بەردەم هەموو شەپۆلێکی تۆ پێت باشە یاسا لێرە ڕۆلی خۆی بژێڕەیان نا یاسای حەقیقی بەڵێ تەرزەخان لە دەست پێشی بەرنامەکەم تقریبان پێناسەیەکی ڕاگەیاندون و مێدیام کرد بەوەی کە ئەرکی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە لە بەرابەردا جۆرێک لە میدیای دیکەژەیە میدیای چاواشەکاری ئێستا میدیای کوردی لە نێوان ئەم دوو حاڵەتە لە کام حاڵەتە بەگشتی طبعا لە چاواشاکارێکەیە لەبەرەوەی دەستگا جدیەکانیش کەوتونەتە شوێنی دیفاعکردنەوە کەوتونەتە شوێنی بەرگریەوە هەزاران کەس لە ناو ئەوەی کە لە ناو فەیسبووکایە لە ناو تویترایە هەواڵێکی ئاوە چاواشەکاری ئەەکەن سیرەکەی بەبێ ئاگا دەستگا زۆر جدیەکان ئەکەونە ئەوەی کە بەرگری لە خۆیان بکەن لە بەرامبەر ئەوە من پێم وایە زۆر ئیشیش نەکراوە لە ترسی ئەوەی کە خەڵک لەبەرەوەی نەوەکو لە فەیسبووکا بیکەن بە هەرا لێمان من لە ناو وەزارەتێکا ئیشەکەم زۆر شت هەیە ئەڵێن بۆچی ئەمەنەکەین ئەڵێن بابە ئێستاگەر هەر جوڵەیەک بکەین و لێمانەکەن بە هەڵا یاین جاری وا هەیە تۆ ناتوانانی هەنگاوی باشیش بنیت چونکە ئەتوانن ئەو هەنگاوە باشە قڵب بکەنەوە بەلایەنێکی ترەوە و ئەو فیک نیوزەی کە ئەڵێن ئیتر ئەوەنەش ڕاستەقینە دەرەکەوێ بە بەرپرس دەزانی لەو حاڵەتە تەرزەخان پێت بڵم کێ بە بەرپرسەزانشکانە بڵێ تۆ باسی ئەوەت کردوتت 50 کەناڵی ئاسمانیمان هەیە لەگەڵ 200 کەناڵی تراوە نیە نەواتی کۆمەلگا خێزانەوە نیە لە ناو خێزانە دایک و باوک ڕۆڵیان جیاوازە ئەو ڕۆڵە یەکتری تەواوەکە یەکێکیان نەبێت ئەو لەق ئەبێوانە زۆر جارە بینین بۆ نمونە من نامەوێت زۆر جیاوازی دروستکەم لە بینی پیاوژنا چونکە خۆم لەو شوێنە ئیشەکەم کە نابێ ئەو جیاوازیانە بەڵام باسی کۆمەلگای خۆمانەکەم پیاوەکەی گوێی بە ڕادیۆکەوە بووە و ژنەکە لەولاوە پەروەردەی مناڵەکانی کردووە نیە ژنەکان بە جیاوازی ئیتیجاهی حیزبیانەوە بە جیاوازی بیرکردنەوەیانەوە دایکن ئەوانن کە ئەیانوێت کۆڵەگەی خێزان بپارێزن هەر ئەوانیشن کە ئەتوانن ئەو کۆڵەگای کۆمەلگایە تۆزە ڕاگرن ئەزانی لەو 600 کەناڵە جیاوازە چەند ژنتان پێ قوبوڵە ئەگەر لەسەر ئەگەر لەسەر گشتیمان نا ببێت نزیک بێت لە بڕیارەوە نزیک بێت لە بڕیارەوە بەڕاستی چونکە بەو دایکایەتیە بیر لەوە ئەکاتەوە کە نەوەی تازە تێک نەچێ 18 ساڵ زۆر بە خێرایی تێپەڕێ ئەگەر بیتە وەزارەتی پەروەردە ئیبینی 18 ساڵ چەند بە خێرایی تێپەڕێ من تەلەبەم هەبووە لە 4 ئیعدادیە ئێمە لەگەڵ یابووین لە ئەوروپا هاتۆتەوە دواتر ڕۆژێک ڕاست من لەگەڵ یابووم هەوڵم ماوە بێنمە سەرخەت نەهاتۆتە سەرخەت یعنی مەشاکلی زۆر بوو ئەوانی کە لە ئەوروپا هاتوونەتەوە دواتر لە ناو ئەو هێرشێکی تیرۆریستی کرا لە محافەزەی هەولێرە ڕسمیان بۆ ناردم کە ئەو کوڕە ئێستاژ من وەکو کوڕەکەی خۆم خۆشمەوە سیرم کرد لە ناو ئەوە گیرا و تیرۆریست دەرچوو کردیان بە تیرۆریست من ئەزانم چۆن کرا بە تیرۆریست ئەو کوڕە ئەتوانم بە هەنگاو بڵێم چۆن کرا بە تیرۆریست ئێمە مناڵەکانمان لە دەست دەرەچێ ئەو مناڵانە ئەبن بە گەنج ئەچنە زانکۆ یا ناچنە زانکۆ بەڵام ئەمە تێکەچێ پێویستە ژنەکان زیاتر لە بڕیارەوە نزیک بن حکوومەت کار بۆ ئەواکە لە پەرلەمانە کاری بۆ کراوە
بەڵام پێویستە لە دەستگا ڕاگەیاندنەکانی شا بەڕاستی بکرێت. دەستخۆش من ئەوەش ئەڵێمەوە دیسان ژن ئافرەت تەنها بۆ ئەوە بەکارە هێندێک کە بکرێ بەواجهها تەنانەت هەندێک لە فەیسبووکە ئێستا پەیج و شتی پسووکیش فێر بووە کچێکی گەنجە هێنێت و قسەڵۆکەکانە گوازێتەوە زانی ئافرەت بەکاردێن بەداخەوە بەڵێ بەکار ئەهێنرێن لەبەرەوەی ناتوانن لە شوێنێکا بن کە ڕێگا بەو کچەش بگرن کە ئەوە نەکات. یاگاسین دێمە لای جەنابەت پێت باشە فلتەردا بنرێت لەسەر ئەم چواشەکاری و ئەم فەوزایی کە لە ناو میدیای کوردی هەیە خۆگە باشەگە لەسەر هەمووان بوو چکاکیەوە باسی کرد ئەگەر بێت و هەموو ینی سنووردار بکرێ و یان لە ژێر باڵی مەسەلەن چەند یاسایەک بی و بڕگەکانی تاو لەسەر هەمووان جێبەجێ بکرێ ئەوە شتێکی زۆر چاکە و پێویستە ینی یەک لە لایەنی شارستانی حکومڕانیە لە هەموو شوێنەشی بەڵام ئەگەر ئەو جوداکاریە کە بەداخەوە ئێستاش هەیە ینی دەبینی زۆر فێک نیوز کە باز دەکاکیوە یعنی کەس ئەوەی ناکە ینی محاسبەی ناکە پشتی هەیە بەڵام ئەگەر بێت و شتێکی گشتی هەبی ینی حسابی لەگەر گەورە و گچکەی بکە حسابی لەگەر نزیک لە بەرپرس و دوور بکە شتێکی چاکە وەکوی تەرزەخان باس کرد تووشی زۆر کێشەی کۆمەڵایەتی نبینێمە بێزگەرەوەی کە لایانی سیاسی و پەرتەوازەکردنی کۆمەلگای کە ئێستا بەداخەوە توش بووینە ینی وای لاتو هەتا کاگەحمەد شتێکی باس کرد باسی مەسەلەی خودکوژی و ئەوشتانە ئێمە زۆر جار دەبینین لە هەندێک دەستگای میدیایی دەشتە ناو پرسەکە خێمەیان هەنداوە لەبەر دەرگا دەشتە ناو خێمەکە بۆ خۆی کوشت چێ کوشتی زۆر جار پۆلیس و لایانی پەیوەندیدار ئەڵێ بۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە ئەوان خەریکە دێنە ناو شیتەلکردنی کێشە کۆمەڵایەتەکەش لەسەر چی بووە کاکسێن ئەمن هەندێک دەستگای ڕاگەاندنەکە بگەڕێەوە لە فێسبووشی دەستگای ڕاگەاندنی ینی زۆر ناسراویشن لە کوردستان بەداخەوە گلەی ئەوەی لێگەڕێ من گلەی مەسائلی ئەمنیشم لێ کردیا دەبینی زۆر جار وایە ینی بابەتەکی مەسەلەن یان هێرشەکی تیرۆریستی یان ڕووداوەک ڕوودەدا زانیاری وا دەدا یان مەسەن بەرپرسێکی سەربازی یان ئەمنی دەنی پرسیاری وا لێ دەکا ینی ئەو زانیارانە بەلاش لە دەستگایکی ڕاگەیاندن ئەم زۆر باس بری ئەو بەڕاستی کارەساتە تو لە دەستگایکی ڕاگەیاندن هەندێک زانیاری وا هەستیار بدەیت لانی ئەمنی و عسکەری تو لەوەی گەڕکە کابراایکۆ ینی ئەو بابەتێکی کۆمەڵایەتە یان بابەتە شتا کەسێک کە ئەوەش جوانیەوە چکاک ئەحمەد بەڵام ئەو نمونەی کە قەتەر هینای کاک ئەحمەد ئەم بەڕاستی لای خۆم نووسی بووم ڕاستیی زۆر سەرنجڕاکێش بوو دەستگایەکی جیهانی وا گەورە کە کاریگەری هەبوو لەسەوەی لە پاش ئەوەی قەتەر کەتە ژێر فشار هەتا فشاری سەربازیش دانرا بوو کە بێنە ناو قەتەر و قەتەر داگیر بکرێ لە ئەوەی هەموو بەجێهێشت گرنجەکان بێت بووە دەستگایکی نیشتیمانی قەتەری یعنی دەچوو وەکو تاکە ئەوە بوو دەستگا بوو کە شەڕی قەتەری کرد لەگە وڵاتانی کەنداوی عەرەبی پێم وایە کە ینی ئەو هێڵە هەبی لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندمان بە هەمومان ینی کە هێرشێک دەکرێتە سەر هەولێر یان لیان بەشێشتی کوردستان وا جوانەوە وا باشە ینی بە تیرۆست تێبگەین یان بە خەتەر تێبگەین یا بزانین کە مەترسیە لەسەر هەموو هەرێمی کوردستان ئەو بەرپرسیاتە هەڵگیرێ لەنا هەم دەستگاکان ڕاگەاندن لەبیر بکرێت کە هەولێر لەژێر دەستی فلانە یان سلێمانی لەژێر دەستی فلانە ئەوە بەڕاستی ئەم تا ئێستا بەداخەوە لە نایبینم ڕەنجی دایتەوە لە ڕاگەاندنەکان جەنابەت کەسێکی ئاگاداری بۆ پێی بەڕێوەری گشتی دامەزراوێکی گەورەی لە کوردستان پێ دوایە چەندە وڵاتانی دراوسێ ئەوانەی بەڕاشکاوی کە خوازیاری پێشکەوتن و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانین چەندە ختوکەی ئەو دەستگا میدیانە دەدەن لە دژی خۆمان چکە ئاگاداری پێم ئێکشخۆرت من نوێسی میدیا کوردی حتەنو کە پرسیار شخۆنا کریە کالکیرێ کیرێ ڕۆماڵێت کرد کیرێ کار دکات یا شیزرا خوبری کو جایکت بجنه کوردستان گلک جایک برتنگه جغرافیاوی گلکا مترسی داره دورو بری خر نحزن و دورو و هندیا فکریه جی بو دورو بری خو کو اف گلک جارا اف میدیات تب کار اینان بو وان لانت نحس کو دست خو بردن جا چاد بردن هدی بردن ناف میدیا کویدا کو میدیا کردی خوب کار بید وک اداتک وک آمیرتک بو جبه‌جی کردن آرمانجا وان لانت جاوت و ازمونا کردستان نرابن اما مترسیه که گلکا مازنه تا پسیاره کش کر نابین یاسای وشیاریه سروشت کردستانی ولی هاتی کلتو بجی یاسا معنا برتسکرنا آزادیا را در برینه معنا هندک هبن هندک نبن ویجا اوه کشه پتر لیکتن پزرامن وشیاری
وشیاری یکم جار بخو بو اما میدیاکارا و دزگایت میدیای بری بو خلکی يعني اف برنامه کنفرانس كومبونا ميديا كارت نافرة كده ميديا كارا كومبون قال كودونينه كل قال كودو برينا خار از دي فايداش ازمونا كاكيواي كم ازمونا كا ديرو درجه هي ده از فايداش ازمونا ميديا كار دي بيم فايداش ازمونا فلان كانالي كم بيفان كانالي كم او دي فايداش مكات از دي خالتي تي بيج ما دي خالتين بيجدن اف كونفرنسه فيت هبن فيت ميديا كار فتره برينا خار كونفرنس بكن هر سنگاندنا و تارا میدیای کردی بکن که چی کاریگری سر خلکی هیا کاریگری باشن کاریگری خراب یعنی معقوله ام پتر 6 ساله میدیا کردی کتیت قیناخه که نیدا کو ابخو کیانه که کوی پیدا به کردستان میدیا کات ناوی کیانی دا شول کتن بیشتر 6 ساله هر سنگاندن نهات یکرنه بو و ترى ميديا كردي ان رول ميديا كردي كار چی باید کشت ناف خویدا که ضرر کریه یانیش قازانج گهاندیه کشا گله کرد جبرنده ام ده چواشین جوی قیناغ در باز بین جوی کشه در باز بین آنچه رساله وی کشه بکن بحضر من اکم بجین یاسا نچاره سریه چون ده ترسا که پیدا کد کو خلکی پیش وقته آن میدیا پیش وقته فرصه های کو احتمال پیاسای بین آزادی را در بنیه بر تسک بن هندک دستگاه میدیای نمینن هندک بمینن و وکی بجم داد پروریش نه تجربه جکر فرصه های جبران دی نبی تچاره سری كاجوا لقد كاج احمدي يعني ليت ببرسم وليم او هم كنالا نمان هي او فوزا هي يا ساق همار بكريتو رخصتو ميديا بكري يعني لقد كاج احمد متفقين والله بيش او حزكم بس بكردي باسي جزيرة بكم يعني لقى الرزمة بو كاك أحمد طبعا كاك أحمد ليرة بيام نيريان بو كماويشي زور إشي باشي لقى الكردون وتوانيوتي وضعي كردستان بقيانة بلام ناكري بلين لكردستان ما نشتشي وكو جزيرة ما نهبه كردستان قطر نية قطر أنفالي نبينيوا كيميا باراني نبينيوا بعسي نبينيوا إيران دراوسينيا تركيا دراوسينيا وضعی زوجی پارتی نیه، یچتی نیه، اپوزیسیونی نیه، پارلمانی نیه، یک زلمه با کیفی خوی پاریچ یک جار زوری لبر دسته وکو چکک جزیره دروست کرد او استای بینین لشری غزه استشون بوت يعني عمليا سكري غزه لزماني قاعده بهمان شيوا اتر بوكو اداتي شي بروباغندا بزور بروفيشنالانا ايشي خويانا كم بس ازانيت شي كابرا لكردستان پێویستیمان بەم هەموو دەستگایە هەیە یان نا ئەوە بەڕاستی خەڵقە بێ بڕیار بات تا سەرچاوەیەکێتەوە یاسایەک هەمواری بکاتەوە یاسا هەموار بکرێتەوە تا یاسا هەبێ حکوومەت چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو دەستگا میدیایانە بە یەک شێوەی زۆر ئاسان دەی زانیاری ڕاست و دروست بدەم بە خەڵک فەرمانگەیەکی داناوە بە ناوی فەرمانگەی میدیا زانیاری زۆر جار نا زۆر جار هەیە مەسەلەن لەسەر زۆر حکوومەتە بۆ زانیاری تەواو ئەبێ شەرحەکان ئێستا بۆ نمونە آخر ئەگەر زانیاری تەواو هەبێ لە لای ڕۆژنامە نووسەر لە لای خەڵک و بڵێت من ئەوە فەرموو ئەوە داهاتەکەمە ئەوە با بڵێن ئەوەنە خەرجیمە ئەوەنە مەسروفاتمە بەپێی زەختی سیاسی کردوەزانی یەک دقیقە حکوومەت ئەڵێ من هێڵی ئاسنین دروست دەکەم هێڵی شەمەندەفەر باشە هەر میدیا لە کوردستان دێ گاڵتە و نوکتەی لەسەر دروست ئەزانی چۆنەکە سەهێن بۆ شتی داهاتوو هەم باگاڵتە بکە خۆ دەرەکەوێت لە ئیشەکە بەڵام بە تراک ڕێکۆرد ئێمە زۆر وعد و ئەودی زۆرتر درابوو کارەبای 24 سەعاتە نازان زۆر موچە زۆر شتی ڕۆژانەی خەڵق هەیە کە نەهاتۆتە دی بۆیە لایەنی نەیار میدیا کە بۆ ئەم بۆ دەسەڵات هەبێت ئەتوانێت بە کەیفی خۆی قسە بکە ئەمە لەلایەک بەڵام لێرە یەک شتی ئەساسی هەیە بەداخەوە بە درێژایی ئەو چل ساڵەی کاک ئەحمەد باسی ئەکات نەمانتوانیوە یەک سەرچاوەی باوەڕ پێکراوی زانیاری لە ناو میدیا دروستکەین ئێستا بڕۆ خۆ بەریتانیا ڕەنگە 10 ملیۆن میدیای وەکو ئەو فەیسبوک و پێیج و شتانەی لای خۆمانی هەبێت تا ئێوارە باشت بڵێ خەڵق ئەچێ ئەڵێ بزانم BBC ئەڵێ چی کە سەرچاو بۆ چێتە لای BBC چونکە ئەزانێت کە دانیشێت یەک ڕازگۆیە دوو پرۆپاگەندە بۆ هیچ لایەنێک ناکە
سێ بەڵام بەرژەوەندی زان- نیشتیمانی بەرتانە دەپارێزێت لە بەرژەوەندی نیشتیمانیشە لە حاڵەتی شەڕە وایە؟ لە حاڵەتی حربە من خۆم لە BBC پێ ساڵیشم کردووە دژایەتی سعودیای دەکە وەکو سیاستێکی ئەوەی بەریتانی ئێستا بۆ نمونە بۆ باسکەم ئەو ڕۆژەی کە مەلیکی سعودی هات بۆ بەریتانیا بدایەت لە ژووری ئەخبار دانیشتوین سعودی کینگ ئەوتمان بە هەر مەلیک و سعودی باوکو سەحافی وتیان نە ئەبێ لە ئیداری BBC و هاتوانێ بەشێکین لە دەوڵەت نەک حکومت چونکە بە زیارەتی ڕسمی لە بەریتانیایە ئەبێ بڵێ خادم الحرمین الشریفین ناوێکی ئەوەنەوان بۆ دۆزیەوە بە ئینگلیزی بەس ئەوەش بوو هیچ تر نەبوو تەفاسیلی تر ناو تاوتۆیان کرد و نازەم چی ئەو شتانی کە لای لە میدیای خۆمان باسیەکەین لە بەریتانیا چونکە BBC هەیە بە کەیفی خۆت فێک نیوز دروستکە هیچی فایدەی نییە چکە هەموو خەڵق چاوی لەوی ترە لە کوردستان بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ناتوانانی بە یەک سەرچاوە سوورەکەت هەمووی وازح بێ لەلات بۆیە میدیای ئەساس چییە؟ ئەگەر سەیریکەی نەزانی کە بەدیان نەشرەکەەوە دانیشی نەزانیت چیەت یان بزانی باسی چی ناکات ئەساسی میدیا ئەوەیە ئەڵێ ئەمپردیکتەبلیتی مفاجەکەی کە بۆتیەت لەو میدیایە دەستگایەک هەبێ من بە دیارەوە دانیشم وەکو هاوڵاتی بزانم باسی چی ئەکات بەدائیمی ئەو متمانەی نییە ینی تا ئەزانم بۆ چییە بزانم باسی چیش ناکات خەتی سوورەکانی چییە ئەویشە متمانەی نابێ بەڵام بزانم زانیاریم ئااتێ لەم بەر و لەو بەر بێلایەنانە ئەوە دەستگایەکە ئەتوانم سیقی تاوی پێهێبێ ئێستا بۆ نمونە من بەیانی نازانم 964 چی تیاابێت سەر ئاخفنەکەکەوەی و بەحسی جەزیرە کرد و ئەس دبێژم بلا تەجروبەکەوەکی جەزیرە من هەبیت من دیارە ئاخفنام بچەکە احتیمال ڕوون نەبووە قەزدا منە بالعکسە قەزدا من ئەس دبێژم میدیا کوردی via تەقلیدا جەزیرەکەت via تەقلیدا جەزیرەکەت بەڵام تەقلیداویە بالعکس بوو یا بەر و واژی بوو نەوەکی جەزیرە بوو مڤاز بێ نقطێ تەوزیحکەم ینی ئەف کێشە بجورئەتت ئێنە بەحسکردن جەزیرە و کێشش دەرەی قەتارن ئەو کێشت نافخۆیمە بجورئەت بەحسکردن و على اساس من ئەڤە نەکەم پرسم لا پرسی شازادە دەیانەی BBC چۆن مامەڵی کرد ئەو کاتەی دایانە هەموو لایەنی چتر ینی باسی هەموو ڕاستەکانی وردەکاری ژیانی باس کرد ئەزانی چۆن ئەوە زۆر نەزەری معامەرە لە BBC کەوتە کێشەیەک لەگەڵ حکوومەتی بەریتانی لەسەر دۆسی عێراق عالیمێکی بەریتانی خۆی کوشت وتیان ئەو بوو ئەوەی شاردەوە حکوومەتی بەریتانی BBC کەوتنە مەحکەمە چی کرات ئەو سال لەوێ بوو ئاخر و ئۆخریمانەوە بوو لەگەڵیان دەستەیەکی نووسینیان هێنا لە ITV کەناڵێکە کە لە دەروە سربەخۆیە هەموو هەواڵەکانی کە ڕەبتی بە کەیسی محکەمەوە هەیە پێشوی باسی کە ئەو ئەم هەواڵە ئێمە تەحریرمان نەکردووە دەستەیەکی سربەخۆ هاتووە چکە ڕەبتی بە خۆمانەوە هەیە ئێمە تەڕەفین بەڵگەیەک لە محکەمە بەکارات هەروەکو ئەخباری محکەمەکە هەواڵێکی مهم بوو بینی تۆنی بلێر و بینی BBC ئەبووایە هەواڵەکە با بە خەڵق بەس چۆن متمانەی لێ دەستنەیە نەی ئەوت ئێمە وامان کرد و وا هاتین و وامانوت ئەوستا هەواڵی محکەمەکەیە و ئێمە تەحریرمان نەکردووە هیچ تیمێکیان هێنا لە پامنێرەوە تا سەرنووسەر تایبەت بەس بە هەواڵی کێشەکەیان لەگەڵ سەرک وەزیران بەڵام لەسەر شاشەی BBC دەرەکەم زۆر جار کە دەڵێم هەندێک شتی نیشتیمانی هەیە ئێستا لە ئەو بابەتە و بابەتی ئەو کێشەی تەلاقدانی نێوان حاکمی دوبەی و خێزانەکەی کە خوشی مەلیکی ئوردن ینی هەندێک شتی تایبەت و سیاستی دەوڵەت BBC ڕساوی دەکەن تەرزەخان دێم وەلای جەنابەت کاتم کەمەوە بەس دەمێ تەرزەخان لە کۆتاییدا تەرزەخان هەر بابێمەوە ڕۆ کۆمەڵایەتێکە ئێستا تۆ وەکو ئام نیشتیمانێک وەکو دایچێک ئەگەر منداڵت سەر و هەر دەبێیان خوار هەر دەبێ ئامادەی بێڵی بە دیار میدیای کوردی و ئەو فەوزایەدا بنیشە من هەندێک کەناڵ هەیە ئامۆژگاری برادەرەکان مەکەم کە مناڵیان بچووکە مناڵەکانی من گەورن ئێستا لە تۆ گەورەترن
گەورە خۆیان ئێستا پارێزن. هەردووکیان گەنجن ینی خوابیان پارێز. لەگەڵ تۆشە سپاس بەڵام من ئامۆژگاری برادەرەکان مەکەم زۆر جار کە ئەڵم مناڵەکانتان کە لە بەردەمی ئەو کەناڵانە دائەنیشن هەندێک کەناڵ هەیە کە نابێ ناویان برم فێری ئەوە ئەبن کە جنێو بە دایک و باوک و حکوومەت و دەسەڵات و کۆمەلگا و هەموو شتێک بن هیچ شتێکی پیرۆز لەلایەن نەمێنێ هیچ شتێک بە پاکی لەلایەن نەمێنێ دواتریش یەکەمین هەمیشە لە پەروەردەیە مێدیا ژنێ و رەخنەی تێکەڵ کردووە بەڵێ هاکردێتی وەیەک بەڵێ زۆر تەلەفیزۆن هەیە ئیترە چێ بە بەردەوامی لە ناو خەڵکە ینی فۆزا دروستەکە لە ناو خێزانەکانی شارڕاستی ئێمە هەمیشە مەسەرەن من خۆم بەرامبەر ئەوە بوومەتەوە کە مناڵت فێرەکەی ڕای خۆی هەبێ ئازاد بێ ئەمە ڕای خۆیدام یەکەمین بەخۆتیەڵە یەکەمین جار کە ڕاوە سێ بەرامبەر خۆت کە فێری عکسەکەشێکی کە فێری شێکەی لە دەرەوە قسە بگێڕێتەوە مراقبەی خەڵک بکە یەکەمین زەرەرەکان بۆ خۆتە بۆ مناڵ حەزم لێ هەر چوار میوانە بە ڕێزەکەم سەر و سی چرکەتان دەدەمێ دوامین پێیانتان بۆ مێدیا و مێدیاکارانی کوردستان بگەن کاگە حەمەد فەرموو سی چرکە ئەس حەزکم بەرژەوەندیە و هەرێمە کوردستانی میدیا بەرچاو فەرگریت و گرنگترش هەر ڕۆماڵەکێ گرنگترش گەهاندنە هەر خەبەرێکی کاگیوە هیوادارم لە کوردستان بە هەمومان بە لایەنی سیاسی بە ڕۆژنامە نووس بە میدیا بە قەزا بە حاکم بە هەموو لایەنێک بە حکوومەتەوە بتوانین ئاستی هوشیاری تاچی کورد بەرزکەین بۆ چۆنیەتی وەرگرتنی زانیاری ئەوەی کە تەرزەخان باسیەکە کەناڵ نییە مناڵەکەت یوتیوبی هەیە تیکتۆکی هەیە ئەبێ بزانی کە چۆن کە سەیری شتەکانی کرد بزانێت چی ڕاستە چیشتی لە پشتەوەی ئەوە ئەساسە تەرزەخان بەسی چرکە پەیام من لەگەڵ هەرچەنە برادەرەکانی تر لەگەڵ ئەوانە بوون کە یاسادا بنرێ من لەوەیانە زۆر بە تەواوی ئەڵێم ئەبێ یاسادا بنرێ خەڵک نەتوانێت هەموو کۆمنتێک بنووسێ خەڵک نەتوانێت ئەوەنە تەعادا لە یەکتری بکە اینجا خۆزگە باسی خاڵێکی تر کرا خۆزگە دەستگا جددیەکان بۆ خەڵکی ڕوون بکەنەوە کە خاوەن تەعزێ ناچار نییە چونکە جاری وهەیە من هەستەکەن ناچارن کە قسە بۆ ڕاگەیاندن بکەن ئەچێتە ناو تەعزیەکەەوە و پێی ئەڵێ کچەکەت بۆ مرد و بۆچی کوشتیان و بۆچی ئەویان کرد وا ئەزانێ ناچارە یان واجبێکە لەسەری یان ئەترسێ ئەزای من زۆر جار هەست بۆ قەلەقەیانەکەم ئەبێ ڕوونی کەنەوە بۆیان پێ بڵەن ناچار نیت ئەتوانی لە دەرگاکەوە دوو کەسدانی دوو گەنجی خۆتدانی نێڵی ڕاگەیاندن تازیەکان بەڵام پێم وایە لە ینی ئەو کێ من بۆ لایەنە سیاسەکانی کوردستانە هەتا بە حکوومەتیشەوە پارەی زۆر سرف دەکرێت لە ڕاگەیاندن بەڵام لە نار ئەمن کە باسی ئەوی خۆم دەکەم لە نارەکانمان پارەی زۆر کەمتر سرف دەکەن و خەڵکیان زیاتر پێقنع دەکرێت لە خەڵکی مەبەداخەوە سپاس بۆ ئامادەبوونتان لە کۆتایی بەرنامەکەدا دووبارە خێراتتان دەکەم ئازیێتان شا سپاس بەخێرێن داوا دەکەم لە دەستگا میدیایەکان لە ڕێم پرۆگرامەوە چیتر بە دوای لایک و فۆلۆ و کۆمنت کۆکردنەوە نەبن با لە بەرابەرەوەدا پرسە نیشتیوانی نەتەوەیەکان وە پێشخین سپاس بۆ بینەری هێژا کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد